نازانم نوێژ ئەەکەم بەس زۆر جار سار دەبمەوە لێ یعنی بەدەست خۆشم نییە زۆرم پێ ناخۆشە بەس ناتوانم زۆر جار لەسەری بەردەوام بم. خوشکەکەم طبعا خوات بە باشی نەدۆزیوەتەوە ببوورە ئەو قسەیە ئەەکەم ئەگەر لەسەر دڵی شتگران بێت بەمانای ئەوەی کە تۆ هەتا ئێستا نازانی بۆچی ئەژیت و بۆچی هاتوویتە ئەم دنیا و بۆ کوێ ئەڕۆیت. ئەنی ئینسان گرنگە بزانێ بۆچی هاتۆتە ئەم دنیایەوە. تۆ عەبدیت باشە تۆ عەبدیت ئەبێ خالقی خۆت بدۆزیتەوە. خالقی خۆت ئەڵڵایە کۆمەڵی داواکاری و تەکلیفاتی لە تۆ کردووە ئەبێ ئەو داواکاریانە ئەوەی کەوا تەکلیفی لە تۆ کردووە لە واجبات لە محرمات واجبات جێبەجێی محرماتیش دوور کەویتەوە. ئیتر شتێک نییە بڵێ من ناتوانم من ئەزانم ئێستا کۆمەڵی لایەنی ترت فەرامۆش کردووە ببوورە ئەو قسەیە ئەەکەم ڕەنگە بۆ نمونە ئێستا باڵاپۆش نەبیت سابرە وەڵڵا هەتا بڵێ باڵاپۆش یعنی زۆر باشە ئەکەین دەست و دڵمان باشە ها بەس ئیتر نازانم زۆر خەفەتیشی پێخۆم بەس ناتوانم بەردەوام بم لەسەری. پێگەم خوشکەکەم بەڵام نوێش یعنی مەجالیکیانە هیچ مەجالیکیانە یعنی زۆر خەفەتی پێخۆم جاری وایە زۆر جار گەشتومەتەوە حتەی کە زۆر گریام خەفەتم پێ خواردەوە بەس ناتوانم بەردەوام بم. خوشکەکەم پەیوەندیت لەگەڵ خۆیان باش نییە. حیجابێ بێ نوێش قیمەتی هەیە. ڕاستەکەی دەست و چاو خۆش بێ مامۆستاگیان ڕازێت نازانێت کە نوێژی تیاناکەی تۆ هیچ پەیوەندیەکت لەگەڵ خۆیان نامێنێت. ئەی مامۆستا ئەی چی بکەم یعنی زۆر جار هەوڵایم یعنی شتەکە بەدەست خۆم نییە. بۆ خوا بژی ئێستا من حالیان یعنی بە پەرۆشەوە چاوەڕێی نوێژی بەیانیەکەم ئەمە بۆ تۆ ئەڵێم لەبەر ئەوەی بزانی تێبگە مسلمان کە نوێژێکی کرد چاوەڕێی نوێژەکەی تر ئەکات یعنی دڵی لای ئەو نوێژەیە ینی بەردەوام تۆ بێت خوات دەبیت بێ بەردەوام ئەوە دەبیت بێ کە خوای پەروەردگار کۆمەڵی واجیباتی داوەتە سەرشان تا نابێ فەرامۆشی کرد. ئەو دنیایە دنیایەکی هیچە بەڕاستی چی قیمەتی هەیە تۆ ئەی بۆچی تۆ کوڕەکە و بیر ناچێت کچەکە و بیر ناچێت دەوامەکەیانت بیر ناچێت ئەزانی ئەبێ سەعات هەشت ئەوان لە دەوام بن بۆچی شکل دەبیر ناچێت بۆچی قەرزت لە لای کەسێ بێ ئەم قەرزە قەت لە یاد ناکەیت بۆچی کەسێ قسەیەکت پێڵێ قەت لە بیری ناکەی قسەیەکی ناشرینت پێڵێ قەت لە بیری ناکەی ناتوانێت ئەی بۆ نوێژەکە لە بیرەکەی بۆ خوا لە بیرەکەی. مامۆستا قورس ئەبێ لەسەر یعنی زۆر جار خەفەتی پێخۆم بەس قورس ئەبێ هەرچەند ئەەکەی خوشکەکە مەزانی چۆنە هەموو ئەو خاڵانی کە تۆ یعنی من بۆ تۆی باسکەم ئەگەڕێتەوە بۆی تۆ ئیمانێکی پتەوت نییە بەخوای گەورە. دەستی خۆش بێ مامۆستاگیان ئەوە گەڕێتەوە خوشکەکەم سەربەرز بیا